کاتێک ئینسان تۆبەی کرد نەگەڕێتەوە سەر خراپەکان جێرە شێوێنیەکت کرد جارێکی دینەی کەیەوە درۆیەکت کرد جارێکی بەدووی دانەچێەوە خراپەشی دیت کرد جارێکی دیکە تۆبەت کردێ نەگەڕێەوە سەری ئەوە تۆبەی نەسوح بەڵام کە شەو تۆبە ئەکەی بیانی دەست پێ ئەەکەیەوە ڕۆژ و بە ڕۆژ تۆبە ئەکەی شەو ئەگەڕێەوە سەر خراپەکانت ئەوە ئەو خەڵکەنی لە بازنەی ئینسانەکانی جارە ئینسانی سەدەرێ لەبەر چ خوای گەورە فەرمووی ئولائیکە کەالأنعامی بەل هوم ئەضەل خوای سبحانه وتعالى فەرمووی هەندێک خەڵکێک وەکو حەیواناتن بەڵکو خراپتر لە حەیواناتەوە خوا فەرمێ ئەوە قورئانە یعنی کاتێک کە ئینسان گەمەی بە تۆبەکردن و باسان و دانیشتن عیبادەتەکانی خۆی کرد ئەوە لە قالبی مرۆڤایەتیش چوویتە دەرێ اینجا کاتێک کە ئینسان تۆبەی کرد و تۆبەیەکی نەسوحی کرد لەو ئاەتە مبارەکە دوو فایدە لەو خاوەنەکەی هەیە یەکیان خوای گەورە فەرمی عەسا رەبوکم ئەن یوکەفیڕ عنکم سەیئاتیکم خوای گەورە فەرمی لۆ تۆبەی نەسوح بکەن لۆ بگەڕێنەوە لای خوا خوای گەورە پێویستی بەمە نییە پێویستی بەوە نییە لە بەرمان بپارڕێتەوە خەڵک وەرە مزگەوت فلانە کەس بە ڕۆژی بە خەڵکی نەموسڵمان بن خوای گەورە باچی بەوە نییە جەهەنەمێکی پانوبەرینی دانا و بەهەشتێکی پانوبەریشی دانا حەز لێ بڕۆ باش حەز لێ بڕۆ جەهەنەم دینداری و هەڵسوکەوتی جوان و موسڵمانەتی بە منەت و منەتکاری نابی لەبەرەوەی خوای گەورە فەرمووی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە سوورەتی حوجورات خوا فەرمی خەڵک کە دێ موسڵمانە بی منەت لەسەرە توەکە وازانی نوێژ لۆ توەکە عیبادەتەکە وازانی لۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام خوای گەورە فەرمی قل لا تەمونوا عەلەیە ئیسلامەکم بەل الله یەمن عەلەیکم ئەن هەداکم للئیمان خوا فەرمێ منەت پێیان برای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام منەت لەسەرم مەکەن لۆ موسڵمان نەبووین پێم خۆشە بێن باش پێم خۆشە موسڵمان بن بەڵام خوا منەتتان لەسەرەکە کە هیدایەتی دان چانێت زوو جەردت لێ دەرنەچوو چانێ منافیقت لێ دەرنەچوو مسلمانی باش چانێ کاربەدەستێکی زالم نەبووی چانێ کەسێکی منداڵخۆر نەبووی وەکو ئەو زاڵمانەی کە هەنەوە مسلمانانی شانازیان پێواکەن دەبێت تو مەمنونی خواوی کە خوای گەورە هیدایەتی دای خوای گەورە فەرمی بە ئومێدی وەی خوا لە گوناحەکانتان خۆش بی و لە پاشان فەرمی وەیودخیلەکم جەنات تەجری من تحتها الأنهار فایدەی دومی ئاەتە مبارەکە کە تۆبەی نەسوح بکەین خوا فەرمێ لە پاشان لە گوناحەکانتان خۆشە بیان کاتە چاکە و لە پاشان داخلی باشتانێکتان ئەکات کە پڕە لە خۆشی و لەزەتی ئەوەی ئینسان لە دنیادا حەزی لێ بووە کاتێک کە تۆبەی نەسوح و جوان بکەی چ بەختەوەریەکت بەنسیبێت چ سەربەرزیەک لە دنیا بەنسیبتە بێ و چ ڕووسپێکیش لە قیامەت وە دەستدەینی اینجا دەبی مسلمان ئاگادار بێ کاتێک کە گەیشتە ئەو دەشەوانە هەر دانیشتن نییە لە بە ڕۆژیبوونی ڕۆژەکان و هەندێک لە شەوەکانی بەو شێوە دابنیشی ئینسان دەبی بزانی شەوی قەدر کە گوترا شەوی قەدر معنای چییە دەبی تاعات و عیبادەت بکەی دەبی ڕۆژەکان جوان بکەی بە ڕۆژیبوون و زمان پاچی درۆ نەکەی غیبەت نەکەی لە دوعای بوعاری خەڵک نەگەڕێی بە ڕۆژ بە شەویش عیبادەت و خواپەرستیەک بکەی دەبی ژێڕایەلی پێغەمبەر بی عەلەیهی سەڵاتو وەسەلام بەو شێوەیە کە پێغەمبەری خوا چەند سوکەتی ڕۆژانە و شەوانەیە بووە دەگەر خۆی و خەڵکی و دەگەر خوای خۆی و دەگەر خێزانەکان و هەتا دەگەر کافرەکانیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە خەمی هەموو کەسێکەوە بووە بەڵام ئەوانەی لە خزمەتی پێغەمبەری بوون عەلەیهی سەڵاتو وەسەلام هێندێکیان نەبێ هەموو مسلمانی باش بوون بەڵام منافیقیشی لە خزمەت بوون نوێژیان نەکرد جاری ڕۆژیان نەگرتووم ئەگەر غەزایەکی سادەش هات با پێشێشەی شارە پێش دەگەر پێغەمبەر دابوون عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام ئەگەر بیان زانی با ترس و لەرزەکەیە نیفاقەکە و دووڕاتیەکە ئاشکرا بوویان نەگوت کاکەوانە منافیقەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەمووی ئەناسی ناوی یەکەیەکە منافیقەکانی لەکەم بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام پێغەمبەری ڕەحمەتە پێغەمبەری بەبەزەییە لێ ئەگەڕان کە نوێژی دەگەر بکەن لێ ئەگەڕان کە بێنە مزگەوت لێ ئەگەڕان کە جەماعەتی دەگەر بکەن و چاکەی دەگەر بکەن تا ئەو ڕۆژەی بۆ خۆیان ئاشکرا کرد